لە درێژەی خۆشحاڵی و پێشوازی جەماوەری و دامەزراوەی بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری سەروەرمان درودی خودای لەسەر بێت فیستیڤاڵی وەفا لەلایەن مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری لە ڕانیا بەڕێوە برا. فیستیڤاڵەکە بە ئامادەبوونی جەماوەرێکی بەرفراوان و بەشداری قورئان خوێنانی دەنگخۆشی دەڤەرەکە و با پێشکەشکردنی وتار و مناجاتی ئاینی ڕازاندرایەوە. وەکو مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەستین بە ئەنجامدانی فیستیڤاڵێک بە ناوی فیستیڤاڵی وەفا کە تێیدا چەندین مناجات و هەروە قورئان خوێندنی لەلایەن کۆمەڵێک لە قورئان خوێنەر دەنگخۆشەکان لە دەڤەرەکەمان کە هەن بەشداریمان پێکردوون و ئینفۆگرافیکیشی پێشکەشکرا لە سەر ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوجارێک لەلایەن مامۆستای بەڕێزەوە مامۆستا مەلا جەمال وتەیەک پێشکەشکرا لەسەر کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. چین و توێژە جیاوازەکان و هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین دەڵێن لە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان درودی خودای لەسەر بێت با زیندووکردنەوەی سونەتەکانی خۆشەویستی خۆمان بۆ ڕێبازەکەی دووپات دەکەینەوە. بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر حەزرەتمان پێشەوای گەورەمان محەممەد صلی الله علیه و سلم پیرۆزبایی لە خۆم لەسەر مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان و هیوادار ئەم ڕۆژە هەمووی دەمە بە هەموو ساڵێکوا بە پیرۆزی بە گەورەی ڕای بگرین بۆی بتوانین هەر لە سونەتەکان ئەو پێغەمبەرە خۆشەویستەمان کە بۆ ئێمە بە زیێڕژنەکانی زیندووکەینەوە ساڵ بە ساڵ زیاتر و زیاتر زیندووکەینەوە. بۆنەی لەدایکبوونی پێغەمبەرەوە پیرۆزبایی لە گشت مسلمانان جیهان دەکەم هیوادارم ئەو بۆنانە زۆر بکرێنە بەڕاستیەم بۆنانە زۆر گرنگن و هیوادارم زیندوو بکرێنەوە سونەتەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم. هاوشێوەی تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خەڵک و هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین ساڵانە بە جۆش و خرۆشەوە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوای مرۆڤایەتی درودی خودای لەسەر بێت دەکەنەوە و خۆشەویستی و ئەمەکداری بۆ ڕێبازەکەی نوێ دەکەنەوە. ئەم چالاکیەی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەریش بەشێکە لەو کەش و هەوای خۆشەویستی و ئەمەکداریە کە لە مانگی مەولوددا سەراپای خاکی کوردستان دادەگرێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیا.